پروفیسۆر مامۆستا عەبدولخالق محەممەد کان و سەرکی دیاری کوردە لە ئێستادا سەرقاڵی نووسینەوەی فەرهەنگی کوردیە بۆ زمانی ئینگلیزی و ئەیەوێت بە زووترین کات ئەم فەرهەنگە تەواو بکات. من ناوم عەبدولخالق محەممەد عەلی حەسەنە لە شاری کۆیە لە گەڕەکی بەفرقەندی لەدایک بوومە لە ساڵی 1937. تەمەنم 2-3 ساڵی بوو کە شەڕی جیهانی دووەم دەستی پێکرد. ئەو کاتە ژیان لە هەموو دنیاە ناخۆش بوو. شەڕ ماڵوێرانیە، شت ناهێلی، خواردن ناهێلی، مەکتەب ناهێلی. لەبەر ئەوەی ئەمە لە گەرمەی شەڕی جیهانی ئەمن چوویمە مەکتەبێ ساڵی 43 لە کۆیە. کتێبمان نەبوو، دەفتەر نەبوو بۆ تەواوی، بۆیە تا ڕادەیەک ئازار بوو، یعنی کێشە بوو بۆمان، نەمان دەتوانی چۆن پەیدای بکەین. دوای تەواوبوونی شەڕی جیهانی ماوەیەکیش هەتا مەعامل هەتا کارگەکان کەوتنەوە ئیش، ئەوجا تۆزێک خواردن پەیدا بوو. کێشەی گەورەش ئەوە بوو کە جلوبەرگ نەبوو لە کاتی حەربێ، قوماش نەما، کە قوماش نەما جلگ نامێنێ. زۆر ئاسایی بوو ژنێک پیاوێک بە جادەیدا بڕۆیشت بە ئەگەر 5-6 پینەی بە جلکەوە بە. بەڵام کە بەسەر ئەو شتە نەما، ئەو شەڕە ڕاگیرا و نەما، وردە وردە ژیان بەرەو ئاسایی بووە. بەڵام ئێمە هەر لە یەکی سەرەتاییەوە هەر بە عەرەبیمان خوێندووە. هەتا 6م لە کۆیە لە قوتابخانەی کۆیەی سەرەتایی کۆیە کوڕان تەواو کردووە. دوایی ناوەندی و دواناوەندی لە کۆیە تەواوم کردووە. لە ساڵی 56 چوویمە بەغدا لە کۆلیژی پەروەردە لە بەغدا دەوامم کرد. لە ساڵی 1960 دەرچووم، کۆلیژم تەواو کرد، خوێندنم تەواو کرد، دامەزرام بە مامۆستا، هاتمەوە شاری خۆم، شاری کۆیە. لە قوتابخانەی دواناوەندی کۆیەی کوڕان بووم بە مامۆستا، مامۆستای وانەی ئینگلیزی. ئەوەندە ساڵە لە کۆیە بەڕێم کرد. بەڵام دوایی 2 ساڵان لە ساڵی 68 و 69 بە پێی ڕێککەوتنێک لە بینی وەزارەتی تەربیەی عێراق و وەزارەتی تەربیەی سعودیە من بەبەرم کەوت توانیم ئەو پۆستە وەربگرم. بووم بە مامۆستا لە سعودیە. 2 ساڵ لە سعودیە مامۆستای زمانی ئینگلیزی بووم. ئەوجا دوایی کە بوومەوە مامۆستا لە ساڵەکانی 2000 پێش 2000 لە دوای ڕاپەڕین هەستم کرد ئەو کەسانەی کە خانەنشینن وەک برەی نیگەرانیشیان لە ژیان هەیە. من لەبەر زۆر خوێندنەوەم تێگەیشتم، زانیم نیگەرانیەکە سەبەبی چییە. سەبەبی ئەوەیە کە یەکێک خانەنشین دەبیت، هیچ ئیشێک نابی بیکە، کە هیچ ئیشێکی نەکرد، هەر دانیشی لە چاخانە و بیر لە
بیری ناخۆش دەکاتەوە، ژیانی ناخۆش دەبی، تووشی نەخۆشیش زیاتر دەبی. هەر لەبەر ئەوەی پێش ئەوەی خانە نشین بم بیرم لەو شتەی کردەوە، گوتم ئەمن مادام توانام هەیە بتوانم با شتێک بینمەکایەوە دروستی بکەم، قاموسێک مادام توانام هەیە بتوانم قاموسێک دروست بکەم، هەم لۆ خۆم لە بۆ خۆم سوود وەردەگرم، چونکە ئەوە ڕاضەکی مێشکە کە مێشک ڕاضەی کرد جسم ڕێک و پێک دەبی، وەک ئەوەیە وەک بینە پێشچاو سەیارەیەک ئەگەر مەچینەکەی تەواو بوو سەیارەکە باش دەڕوا. منیش دەستم پێ کرد لە ساڕانی 1997 خەریک بووم، سەرچاوەم کۆ کردەوە، چونکەوە دەبینی نزیک 22 قاموسم لە بەردەستدایە، سوودیان لێ وەردەگرم، ئیشەکەی پێ ئەنجام دەدەم. لە 97ەوە خەریکم تا ئێستا، ئەوە نزیک بوویتەوە لە 30 ساڵ کە ئەمن خەریکی ئەو دروستکردنی ئەو قاموسم. ئەوە هەموو وەختی منی وەرگرتیە، یعنی ئەمن کاتی دەست بە تاڵیم نییە. بەیانیان کە ئیشی لەسەر دەکەم، ئێواران ئەگەر شتێک پێویست بوو، چونکە هەر لە کتێب نییە، هەندێک شت لە زاری خەڵک وەردەگرم. من زۆر شت هەیە ئەمن یان قاموسەکان وەری ناگرن، ئەمن نایزانم، دەبی بپرسم لە خەڵک هەتا معلوم شتەکەی وەربگرم بزانم چی پێ دەڵێن. ئەو شتە لە تەمەنی 10 ساڵی دەستم بە خوێندن کردووە، بە خوێندنەوە کردووە، حەزم دەکرد چیرۆک بخوێنمەوە، کتێبەکانمان ئەو سەردەم زۆری چیرۆک تێدا بوو، زۆر چێژم وەردەگرت لەو چیرۆکانە. لە 6 سەرەتایی دەرچوون بوومە 1 لە 1 متەوەستا، عەرەبیەکەشم باش نەبوو، بەڵام دەستم کرد بە خوێندنەوە. ئەو خوێندنەوە وای کرد کە عەرەبیەکەم زیاتر بەهێزتر بی. هەر لەو لە قۆناغی متەوەسەوە من زۆرم کتێب خوێندووتەوە، لەوانە زۆری کتابەکان چیرۆک بوون. دوای ئەوەی کە بووم بە مامۆستا، پاژماوەیەک لە مامۆستایەتی مامۆستا بووم، بەرپرسی مەکتەبەی دواناوەندی کۆیە بووم. دەوری 4500 کتێبمان هەبوو. ئەو کتێبانە دەبوایە ئەمن هەمووی لێک بدەمەوە بزانم چییە، ئەوجا بۆیە هەمووم خوێندووتەوە. ئەگەر هەمووم نەخوێنیتەوە شتێکم لێ خوێندیتەوە بۆ ئەوەی بزانم کتێبەکە دەربارەی چییە و تا بتوانم ڕێکی مەکتەبەکە ڕێک بخەم. لە بیرمان نەچی قسەیەک هەیە دەڵێ پیری و 100 عەیب. ئەو کەسە بە تەمەندا بەسەر دەکەوی و دەڕوا گۆڕانکاری بەسەردادێ، ئەندامانی جەستەی لە کورتی دەدا. چاو یەک لەوانەیە. من هەتا
هەتا پێش ئەوەی خانە نشین بم چاوێلکەم بەکار نەدەینا. ئێستا چاوێلکەش بەکاردەینم، بێجگە لە چاوێلکەی زەڕەبێنیش بەکاردەینم، دەنا زۆر باش وشەکان نابینم. ئەمن وا تەمەنم گەیشتە تێپەڕم کرد لە چەند مانجێک لە 87 و ئەوە 6 مانگم تێپەر کرد لە 87. بەس بەهۆی ئەوەی کە هەر مێشکم چالاکە و جسمم چالاک بووە، هەر لە جوولەداما ناوەستم هەتا وەک دەرێ ئەو چرایە نەکوژێتەوە ناوەستم. ئەوەش وەی کردیە، ئەو خوێندنەوە وەی کردیە کە وزەم پێ بدا کە بتوانم لە کارەکەی بەردەوام بم. لەوانەیە یەکی تر لە تەمەنی من ئەو ئیشەی پێ نەکرێ، بەڵام لەبەر ئەوەی ئەمن زوو خۆم ئامادە کرد بۆ ئەو ئیشەی، و پێش ئەوەی کە دەست بەو ئیشەی بکەم ئەمن هەر خەریکی خوێندنەوە بووم. وەک کتێبەکان دەبینی زۆر لەو کتێبانم خوێندیتەوە، هەرچەندە زۆر وشە هەیە لە ئینگلیزی لە ناو چووە، قەدەرەم لە ناو چووە، یعنی ئێستا بەکار نایە، بەکارهێنانی کەمترە. بەڵام ئەمن هەندێک جار دەینووسم دەڕێم ئەو وشە کۆنا یان بەسەر چووە، بەڵام لەوانەیە یەکێک شتێک دەخوێنیتەوە زەمانی کۆنا ئەو وشەیە تێدایە و پێویستی پێیەتی سوودی لێ وەردەگری. تا ئێستا بیرم نەکردیتەوە کە تەواوم کرد چی لێ بکەم، بەڵام ئەگەر تەواو بوو ئەو کاتە بیری لێ دەکەینەوە بزانین وەک ئەو قاموسانە دەیکەین بە قاموس، منداڵەکانیشم یارمەتیم بدەن بۆ ئەوەی ئەوانیش حەقی خۆیانە کە بیر و ڕایان هەیە چی لێ بکەن چی لێ نەکەن.